بناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر زیادبوونی هێرشی درۆنەکان دەکەین لە سنووری پارێزگای سلێمانی هێرشی درۆنەکانی تورکیا زۆر ڕووی لە زیادبوون کردووە بە جۆرێک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەند هاوڵاتێکی مەدەنیش لە سنووری پێنجوێن کە عارەب بوون گیانیان لەدەستدا بۆ هێرشی درۆنەوە لە سنووری پارێزگای دۆوەکیش بە هەمان شێوە هاوڵاتێکی مەدەنی گیانی لەدەستدا بوو ڕایەوەی کە هێرشی درۆنی بەردەوامی تورکیایە بۆ سەر بنکە و بارگەکانی پارتی کرێکارانی کوردستان ئێمە قسە سەرۆکاری زیادبوونی هێرشە درۆنیەکان و لێکەوتەکانیان هەروەها کاریگەریەکانیان لەسەر کشتتوکاڵ و گوندنشینەکان هەروە بێدەنگی دەسەڵاتدارانی هەرێم و عێراقیش دەکەین و چی بکرێ بۆ کەمکردنەوەی ئەو هێرشانەوە دەبێت پەکەکەش چۆن ماوەڵ بکە لەگەڵ ئەم پرسانە قسە دەکەین لەگەڵ هەرێک لە ئابەرزان دکتۆر بەهرۆ جعفەر سەرۆکی ئینستیتوتی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی دواتریش کاکرزگار محەممەد پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی پێشمەرگە لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێربێت سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چێک کە هێرشەکانی تورکیا زیادی کردوێت ئێستا بڵین بە ئامانجگرتنی هەیە لە شوێنە گشتەکان لەسەر ڕێگا گشتەکان هەتا هاوڵاتی مەدەنیش لە چەند ڕۆژی ڕابردوو بوونە قوربانی هۆکاری ئەو زیاد بوونە بۆچی دەگەڕێتەوە؟ سپاس خۆی کۆمەلگای کوردی ئەگەر ببینی لەسەر ئاسی سوۆشەل میدیا یان لەسەر ئاسی فەیسبوک ئەم نوع هێرشانە لێکەیاتەوە و ئیدانەی ئەکات من بە خۆم وەکو توێژەرێک وەکو باحسێک ئەگەر بزانم قسەیەکی تازەم پێێنە دێمە بەرنامە نەتوێژینەوەکەم نە قساکەم بەڕاستی بە معنایەکی تر ئەمەوێ بڵێم ئێمە بێ قوڵتر لە مێرشانەی تورکیا بڕوانین جارێ پێش هەموو شتێک وەکۆڵێکی تێکەوەی یعنی چەند کلیلێکی سەرپێی هەیە بۆی بیدەین بە بینەر یان بینەر هەر کەسێکە ژۆگر هەر کەسێکە یەکەمیان کە تورکیا هێرشە کاتە سەر هەرێمی کوردستان ئەبێ بزانین ناتۆ هێرشی کردووە سەر هەرێمی کوردستان چونکە تورکیا ئەندامێکی سەرەکیە لە ناتۆ بە پێی بەندی 3 بەندی 4 بەندی 5 کە ناتۆی لەسەر دامەزراوەمان بە پێی ئەو یاسایە هێرشکردنی هەر لایەک بۆ هەر سەر هەر شوێنێکی دیکەی کە غەیرە ناتۆیەوە ناتۆ هێرشی کردووە سەر ئەو شوێنە یعنی ئەگەر بە پێچەوانەوە گەر تورکیا خەڵکی سڤیلی لە هەرێمی کوردستان بە درۆن لە پێنجۆن کە سنووری خاشی عێراق کردوتە قوربانی ئەگەر عێراق خاوەنی دەوڵەتێکی خاوەن سیادە بێت دەوڵەتێکی خاوەن سیادە و پیادە بێت بێگومان نەتوانێت لە کۆمەلگای نێو دەوڵەتی لە نەتەوێ گرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش لە خودی ناتۆ نوێنەریان هەیە لە ناوی چەتی ئەوروپا سکالا لەسەر تورکیا تۆمار بکات کە ئەمە ئەو کاتە ئەگەر نەک تورکیا پێویستە ناتۆ قەرەبووی هەرێمی کوردستان یا عێراق بکاتەوە لەسەر هەر هێرشێکی ناقانونی کە خەڵکی سڤیلەکا بە قوربانی ئەمە یەکەم یعنی خاڵ یەکەم ئەوەیە کە تورکیا هێرشەکا بۆ سەر هەر شوێنێک ئەمە ناتۆ هێرشی کردو باشبەس باگەداری ئەمریکایە باگەداری عێراق باگەداری دەسەڵاتدارانی هەرێمی شەو هێرشانە ئەمە یەک دوو لە ڕووی جیۆپۆلۆتیکیەوە تورکیا یەکێکە لە وڵاتانەی کە دەزوەر ئەدا لە ناوچەکانی دەوروبەری خۆی ئێستا کۆماندۆی رووسی لە کۆسۆڤۆیە یعنی لە چوارچەوەی پاراستنیێزەکانی ناتۆیە تورکیا دەست لە دەریای ڕەش کۆماندۆی تورکی مەبەستە بە ناوی ناتۆ لە کۆسۆڤۆیە تورکیا دەست لە دەریای ڕەش وەرەدا تورکیا دەست لە سووریا وەرەدا خۆتان نەزان لە سووریاوە خەڵکی ئەبرد لە ئاوەکانی یۆنانەوەی پەڕانەوەی برد بۆ لیبیا بۆ نەبوو هەر بۆ هۆیەوە نزیکەی 96 ملیار دلاری لە دەستدا لە ساڵی 2021 بەدواوە لە پشتگیری خەلیفە حەفتەر و ئەوانەیە کرد تورکیا دەست لە قوبرس وەرەدا 40,000 سەربازی لە قوبرسا جێگیر کردو تورکیا دەستی لە کاروباری ئیسرائیل وەرەدا لە 2010 لە دەستی لە کاروباری حەماس و فەتح وەرئەدا بەهۆیەوە پەیوەندیەکانی لەگەڵ هەندێک وڵاتە تێکچوون لە زۆر شوێنە تورکیا دەست وەرەدا هەر عێراقان نییە ئەمە خاڵی دووهەم خاڵی سێهەمیان ئەوەیە ئەم هێرشانەی تورکیا لە عێراقدا بۆچی لەم ساڵەدا ئاوها زیادی کردووە ئەگەر ئامارێکت پێ بڵێم ئەوەی کە زەنی و عەرەب پێگەیەکی لەندەنیە ئیشارەتی پێکردووە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵی 2023دا تورکیا 665 هێرشی بە هەلیکۆپتەر بە درۆن بە ڕێگەی دیکە خژدۆتە سەر ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستان ئەم دوو پارچەی 65 یعنی ڕۆژانە ئەکاتە تقریبان 110 هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان و مانگانە عەفوا مانگانە ئەکاتە 110 هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان بابەتەکەش خەریکە وەکو دیاردەی لێدە ینی
ئێمە تا حدێک بەرپرسیارەتی شکار ڕێکخراوەیمان نەبوو لە کەرکووک دوای 2006 تەقینەوەیەکە بوو زۆرمان بەلاوە سەیر بوو خەڵکە بوو بە قوربانی و ئەچوین بەرەو پێشی و چون بۆ تەعزیە و یەک بێکمان بەسەر بوو تەقینەوەترە بوو دوانسیانە بوو وای لێ هاتە بوو کە تەقینەوەیەکە بوو لە کەرکووک چوینە سەربانەکە لە پێشە ئەمان و بزان لەکوێ تەقینەوەکە بوو هەلوو لەکوێ بوو ئەم تەقینەوە بەڵام ماوێت وای لات هەر نەشە چوین بۆ سەربانەکە بزانین تەقینەوەکە لەکوێ چەند کەس بوو بە قوربانی و یعنی شتەکە احتیاجی بوو بووەوە لە ئاستی کۆمەڵایەتیدا وای من دواتر ڕەنگە بێ مەسەر ئەوەی کە کارە سلبیەکە یان لێکەوتە سلبیەکەی لەسەر کۆمەلگای کوردی لە ئاستی کۆمەڵایەتیەوە کە یەکینەیەکی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە چۆن پێویستە وەڵامدەری ئەمە بێت دواتر دێمە سەر باشە بەس ئەوتر ئەمە گەر وا لێکرداوە هێرشی ناتۆیە تورکیا دەست تێوەردان دەکات لە عێراق و لە سووریا و لە شوێنەکانی تر بەس ئەمە بە ئاگداری ئەمریکیەکانیش ئاگداری ڕۆژانەی هاتوچۆیە و درۆن و گۆردمان و ئەوان ئاسمانی عێراقس بپارێزن ئەتوانێت ئاو لەسەرمان ببینێ ناتوانێت درۆنەکانی تورکیا ببینێت کە وڵاتێکە ئەبێ بە قوربانی وڵاتێکی سیڤیلە بێ بە قوربانی جا من دواتر دێمە سەرەوە ئێمە هەر تورکیانیە ئێرانیش دەستی لە منتیقەیە بە خراپی وەرداوە عێراق و برا عەرەبەکانیشمان دواتر دێم چیەکەن لەم شارانە هەفتە نییە داعش خانە و شانەی لە هەولێر و سلێمانیا دەستگیر نەکرێکە ئەمە ئاوهایە من کاتێوەنی ڕابسڵێکێنەوەڵ ئێمە لە پایتەختی ڕۆشنبیریە توێژەرین بەحسین هاین کۆمپانیایە جموجۆڵە حیزبایەتیە دەرچیەکەی کوردایەتیە کاتێوەنی بپرسین بۆچی ئێمە پایتەختی ڕۆشنبیریمان ێستا بۆ پایتەختی خلافەت و داعش و یعنی و تەبێژی کێتیەوە بەرێنانە ڕێگەر عەرەب شوقەکانمان لێ نەکڕێمە مەگەر بڕۆینەوە بۆ ماڵەوە پرۆژە هەیە لەم شارە هێشتا تەواو نەبووە پرۆژەی سەکەنی 90% عەرەب کڕیوێتی من و بابایەکەم وشیارم بەوەی کە وەکو ڕۆشنبیرێک کەسێکی عرقی و ڕەگەز پەرست و ناسیۆنالیستێکی ئەوە نیم بەڵام ئێمەش وەکو کورد میلەتێکی داگیرکراوین بەڕاستی ئێستا بە پێی فەلسەفە بە پێی فەلسەفەی مەعاسر و بە پێی بەشێکی زۆر لەو تیۆرسێنە گەورانەی دنیا بەرەو دەوڵەتی قەومیە چێ و بەرەوە چێ دەوڵەت نەتەوە یعنی دەوڵەت نەتەوە مەبەستم سنوورەکان تۆغ بکەنەوە جابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا چی بوو کێشانی سنوور بوو دۆڕانی لیبرالیزمی ئابووری بوو بردنەوەی دەوڵەت نەتەوە و دەوڵەتی قەومی بوو کاتا ئێمەشە بێ سنوورە کۆمەڵایەتیەکانمان سنوورە سیاسیەکانمان سنوورە نەتەوەیەکانمان و سنوورە ئابوووریەکانمان کە ئەمڕۆ ئەم توێژنەوەی ئێمە لە پەیمانگەکە بەندە ئامادەی کردووە لەسەر جیۆپۆلیتیکی غازی سروشتێنەمی کوردستانە جەنگی 14 لاپەڕێ بە ئینگلیزی و عەربی دەستێوەردانەکانی دوای دێمە سەرەوە تورکیا لە عێراق 3 مەلەفی ئێستا بوو بە 4 مەلەف بە دوای ئەم 4 مەلەفەوە گفتوگۆ لەسەرەوە دێمەوە خزمەت کاکزگار جەنابی شڵە خێر بسپاسی ئەمە دەبێت سپاس دەکەین دەمێت سەرنجی بەڕێز بزانم وەکو شارەزایەکی ئەمنی زیادبوونی و هەموو هێرشە درۆنیانە چییە ئێستا بڵێن زیاتر لەو ناوچێ لە سنووری یەکێتی وڵێن زیاتر درۆن و هێرشی ئاسمانیە لە بڵێن سنووری دۆک سنووری پارتی ئۆپەراسیۆنی سەربازی و درۆنیشەیە بەس بەتایبەتی لەم سنوورە کە ئێستا زۆر زیادی کردووە و کارەکەی چۆ لە چەند ڕۆژی ڕابرێت تا هاوڵاتی مەدەنیش بوونە قوربانی سەرەتا بەناوی خواخۆ ئەمە شتێکی تازە نییە کاکەڵی ینی ئەمە لەوەتەی هەرمی کوردستان هەیە ینی هێرشانی تورکیا ئێران بەردەوام بوونەوە کاتی خۆشی پێش پرۆسی ئازادی عێراق بە ناوی جوندی ئیسلام و ئەم شتانە هەبوو ئەم مەترسیانە بۆ سەر هەرێمی کوردستان ئەمە بۆ گەڕێتەوە بەداخەوە ئێستا بینی ناکۆکی سیاسی لە ناوچەکە زۆرە بە تایبەتی هێزە سیاسەکان و ناویشانە یەکێتی و پارتیکە بینی ئێستا کە زۆر دژ بە یەکن و ئەمە شەوای کردە کە زیاتر نەیاران و دوژمنانی بینەتی کورد بۆ خۆیان بێن ئەوە تەراتێنەکەن بەداخەوە ئێستاکە و جەنابی مامۆسای شاردی بێدایانی ئەمەی کە ئێستا بینی ئەمە لە حاڵەتۆ نەما ینی شتەکەوای لێ هاتووە تەواو ینی ئێستا خەڵک لە ناو شارە ترسیە لە گوندەکانە ڕێگا سەرەکیەکانی ناوشارەکانە ڕێگا سەرەکیەکانە هەتا ئێستاکە بە ڕێگایەکە بڕۆ ئەگەر کەسێک بە پیادە لەسەر ڕێگاکە بێ ناتوانانی هەڵیگیری لە سیارەکە ترسی ئەمە کەسێک بێت وای لاتوە ینی ترسەکەەوە بەو شێوەیە لاتوە بۆیە یعنی ئێمە لە پەرلەمانی کوردستان یعنی کەوا ئەم هێرشانە ئەو کاتانە هێرشەکانی سنووری پارێزگای دۆکە بوو دهۆک بوو ئەمجاوی کونەماسی بووانە ئێماتی لەسەر ئاستی لیژنەکان لە پەرلەمانی کوردستان کە معنیە بە لیژنەی ناوخۆ لیژنەی پێشمەرگە لیژنەی پەیوەندەکان ئێمە لیژنەمان پێکێنا پەرلەمانی کوردستان
پێشنیاری کرد کە هەموو ئەم ناوچانە بگەڕێن کە وەختێک چون بۆ ناوچانە بەڵێ ئێمە چوینە و ناوچانە و ناوچانەمان بینی لەو ناوچانە جاری ئەخیریان کە ڕۆشتین بەداخەوە ینی شتی وامانە بینی وە گوێمان لە بەڕێوەبەری نەحەکانە کرد ئەگرکەوە شتی وای باسە کرد ینی ئەو کاتێ ئێمە ڕۆشتینەوێ 180 گون چۆڵ بوو کە ڕۆشتین لەو بردمانیشە 6 تر چۆڵ بوو بە 124 گون ئەمەتەناسونی دۆگما بەس بەڵێ بەڵێ جار شتێکی سەیری وت یعنی وتی ئێستاکە لە هەندێک قوتابخانە لەم گوندانە کە هەیە تورکیاڵەیە بە خوێندنی تورکی دەست پێ بکات لێرە یعنی ئەمە ئەوە نییە من وانای بینم کە مەسەلا تەنها مەبەستیانەوە بێ کە مەسەلا گەریلاکان یا باڵێن ئەو لایەنگری پەکەکە یا باڵێن چەکداری پەکەکە لەم ناوچانە وە بەداخەوە ینی دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی قبول نەکردایە و عێراق بەڕاستی ئەمەی قبول نەکردایە لەبەرەوەی ئەگەر ئەم چەکدارانە زەرەر و زیانیان بۆ سەر دام و دەستگاکانی تورکیا هەیە ئەمە بەهەر حاڵ بەڵام ئەمە ئێستاکە ینی ئەگەر کەسێک لێرە لە قەزای دوکان لە قەزای پێنجێن لە ئیدارەی گەرمیان ینی چ مەترسیەکی هەیە بۆ سەر حکوومەتی تورکیا بۆیە ئەمە بەڕاستی ئێمە دیوێکی تریە بینین و ئەمە ئەم هێرشانە هێرشی سەربازی و سیاسین و ئەمە شتیتری لە پشتەوەیە بۆیە ئەمە بەس هاوکاری ناوخۆی هەیە ئێستا بۆ ڕمەسی خوڕبێت ئێستا باز لەوەکەوە شارە زەیامین دەڵێن زۆربەی و سیارانەی کە دەتەقێنرێنەوە لە ڕێگەی درۆن و پێشتر ئامێرێکی GPS نازانم ئامێری تری هەواڵگری و جاسوسی مخابڕاتی دەلکێنرێ بە ئۆتۆمبیلەکانیانەوە لەسەر زەوی هاوکاری لە کوردستان لەو سنوورە هاوکاری هەیە بەدڵنیایە هاوکاری هەیە چونکە ئێمەی کە ئێمە چوینە ئەو ناوچەیش هەر لەو کاتا کە ئێمە ڕۆیشتی ناوێ بە درۆن ئۆتۆمبیلێک پێکێرا پێشمان سیر و ئێمە لەو نەحەیە بووین لێش دەسەڵاتیان هەیە با بڵێن چەکداری پەکەکە لەو سنووریان هەیە چونکە ئێمە وتمانەتوانین ئێمە ئێستا داخلی ئەوێ ببین ینی بەڕێبەری نەحەکەوتی ناوت مەگەر کێشەیەک لە گوندا هەبێ مەسەلا کێشەیەکی خزمەتگوزاری هەبێ وەکو پڕاندی کارەبایە هەر شتێک ئێوە چۆن نتوانن یعنی لەو گوندا وتێبێت تەنسیقیان لەگەڵا بکەین ئێمە بچینە ئەو شوێنە لە سنووری دەسەڵاتی پەکەکە بەڵێ لە سنووری بخوان حکوومەتێک لەو منتیقەیەکیان هەیە لەو منتیقا ئەمان ناتوانێت تەداخل بکەن وەمجا بارەگایەکی زۆر گەورەمان بینی وتمان ئەو بارەگایە چیەوتیەوە بارەگای تورکایە لێەوە بە درۆن لێەوە مەسەلە چاودێری ناوچەکەیەکە ئەومان لە هەر جێگەیەکۆ ببیندێن لیانەدا ئەمجار ئێمە لەگەڵ تقریبان ئەگەر هەڵە نەبم تقریبان 30 ئەنجومەنی گوندمان کۆ کردو لەو منتیقەیە لەگەڵیان دانیشتین و باسی ئەومان کرد بۆچی ئەم مەترسیانە زیاتر ئەو ساڵی ڕابردوو بڵێ بەڵێ لەم ناوچەیە هەیە ئەوان وتیان هەر کاتێک یعنی مەفارزی پەکەکە بێنە ناو گوندەکەەوە یەکسەر لێ فڕۆکەی لێ فڕۆکەوان یا باڵین بردمان لێ دەست پێەکە بۆیە ئێمەش زەرروزانێکی زۆرمان بەرکەوتەوە ئەمجا و ناوچە ناوچەیەکی گەشتیاریە بە لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی میوەهات وانوە ینی زۆر شتێ بەڵامی ئێمە زۆر زەرمەندین و زەرری ڕۆحی و مەسەلە مادیشمان کردووە ئێمە وتمانەوە ناتوانین ئیزنیان بن کە بڵێن کاکە مێنە ئەم ناوە و مێنە ناوچەکە ئێمە مێنە ناو گوندەکەەوە بۆی ئێمە پارێزراو بین ماڵ و مناڵمان سەلامەت بێوتی ناتوانین ئێمەوە بکەین یعنی هەتا ئەوانیش بەڕاستی ینیش غەدێکی تر لە نیشتینەکانە کرێت ئەمە تەبعا ئەم گەڕانە ئەمە کە گەڕاینم هەرسێریژنەکە دابەشی ناوچەکان بووین و ناوچانەی کە ئەو کاتانی بردمانی لەسەر بوو ئێمە لەوێ بین و بردمانە کراوە بەڕاستی ینی بردمانێکیش کاک حەکیم ئێمە بینیومانە ینی هەتا شەڕمان بینیوە دوژمن بەرامبەرێک کە شەڕی کردو بۆ شێوەیە بردمان ناکە باوەڕەکە ینی لەو منتیقەیە بردمانێکە کرا ئەگەر مەسەلا ئەو کاتە ئێران قەسفیە کرد ئەگەر با بڵێن 15 مدفع لەسەر ئەرز بوو 20 بە ئاسمانەوە هاتە خوارەوە ینی زۆر ئەو ماڵانە هەر هەمووی چۆڵی کردو ئەمە بەڕاستیەوەی کە ئەکرێ زۆر بڵێن نائینسانیە حکوومەتی هەرێمی کوردستانیش زۆر کەم تەرخەمە لەبەرەوەی ئێمە ئەوەی کە گەڕاین هەمومان بەیانامێکیشنی پێوێنی بۆ دکتۆرەکەم تەرخەمی یاخودەرەوانیش ینی بێزار بوون لەوەی کە ڕۆژانە بەردەوام فڕۆکە و بردومان هەیە و چکە بەیانامێکیش نییە لەلایەن حکوومەتەوە تەنها بۆ وڵاتی سیڤیلیش نەک بۆڵین بۆ ئەوەی پەکەکە
خۆی ئەم بێدەنگیە ینی بەڕاستی نیشانەی پرسیارە ینی بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بێدەنگی ینی ئەکرێت مەسەلە وەکو سوڵخانیان لە هەولێر هەیە ئەگەر ینی چەند جارێک وتیانە مەسەلە کوردستخانە ئاگادار کراوەتەوە سکاڵات کراوە ئەوانتیانە ئەدەینە سەری خۆمان بەڵام هیچ نییە و ئەمە عێراقیش تیا بەرپرسە لە بەڕێ هەرێمی کوردستان دەستوری نییەوە بۆ یەکە دەستوری نەبوو و ماڵێک وایە حوشەی نەبێت و هەر کەسێک بێت ئەتوانێت تێپەڕێ پێەیە بۆیە ئەمە لە ڕاستیە ئێمە و کاتانە هەموو ئەوانەی کە لێ بینیمان هەموو ئەوانە کردبانە کۆنووسێکمان کرد و هەموو ئەمانەمان کۆکردەوە دامانە سەرۆکایەتی پەرلەمان و کە ئاراستەی لایەنی پەیوەندیدار بێ بەڵام هیچ نەکرا هیچ نەکرانەوە سپاسەکەم دێمە خزمەت کاک دکتۆر سەبارەت بە تورکیا بەس تورکیا هەدەفەکەی بڵێن هەدەفی سەربازیە و پێشتری بڵێن بردومانی ئێرانی شەبەوە بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵات و ئێستا شەڕەش هەیە بەڵام وەکی پێویستە بە تورکیا هەدەفەکە هەر ئەم نییە پەکەکەی خودت وەکەوەی بەرەزوتت تەمای هەیە لە مەسەلەی نەوت و غازی هەرێمیش کە ئێستا نەوتەکە وەستاوە و غازەکەش بڵێن هەر لە ناوخۆ بەکاردێنرێت ئێستا دێمە سەر هەدەفەکە بە تەواوەتی بەڵام لە پەیوەند بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم بابەتە تقریبا ینی سێ جانب تحملی ئەم کارە ساتانە ئەکەن کە ڕۆژانە لەم ناوچەیە ڕوو ئەدات ینی من بەخۆم دۆستی زۆر نزیکم یەک ساڵە داوت مەکە لە مەچەی قەڵات زێ ناتوانم بچم بابایکم باحسم و دەنووسم لە میدیا جیانەکان و قسە دەکەم سبەینێ واقعی بقەومێ لەو ڕێگایەڕێن بەخوا ئەمە ڕەنگە چوو بۆ شتێک وانە يعني وايلي هاتو ناتواني بريبا مشون بخون خلقي من تقيتم شمال ناتوان بلا اخجل لا بروم يعني وايلي هاتو من ديما دوايش ديما باس اوش بكين يعني مار نكشين بترشا يعني ابي باش برسين استاذ بككل اخجل تشيك على سناو تشيك على بينجون تشيك اخوانيا لكركوك دوروبري تشيك من برسيان انا لخدي دوروبري خويا كردو مديكي زورو كو رابسي تليفون لمجلسا او بككل تشيك او تشيك يعني او كدسم كوتوا ئەو برادرانی ئەندێ پێشمەرگەی دێرین و ئەوانەی کەسایەتی دیاری منتیقەی پێنجۆن نەڵەن پەکەکە ئێران پێویستێتی بۆی پارێزگاری لە سنوورەکانی خۆی پێ بکات معلومە پەکەکە و ڕۆژاوی کوردستان نزیکایەتێکی گرنگیان هەیە ینی ئەمە بەشێک لەم جەمسەر بێن دیارێمایەتیە بمانێ و نەمانەوە دێنە سەر ئەمەش ئەوەی یاغجەلە ئەوەی گەرمیان خۆی پێشتر برادرانی پەکەکە دەیانبوو یان من پرسیارم بۆ دەناردن نەوانی کادر و چالاکەوان و چیان پێڵێن نازانم ئەوانە دەیانبوو ئەمانە بەشێک بوونە لە پاراستنی کەرکووک لە سەردەمی شەڕی داعشدا پەکەکە هاتووە پاراستنی شنگال و کەرکووک نایانێ بڕۆنەوە وەکو نوعێک لە پاراستن و چاودێری کەرکووک ئەمە دەکەن بەڵام دوای ئەوەی ئەم وەڵامانیان دایەوەی مەبینیمان پەکەکەیەک یان کادرێکی ڕۆژاوای کوردستان کە برای ئێمەن یانی وەکو خوێن وەکو نەتەوە بەڵام وەکو هەڵەیە ینی لە بینی کەلار و خانەقینە شەهید دەبێت یان بە درۆن لێ ئەدرێ لە پێنجێن بە هەمان شەوە لە ئاغجلەر بە هەمان شەوە لە سەنگاو بە هەمان شەوە لە ڕانیە و قەڵاتزێ بە هەمان شەوە کاکە حەکیمیان ومانان بەکوێ بڕێنێتەوە خۆ جادەوبان هەموویە لە دوکان دوێنێ و پێرێ لە ڕێی دوکان بە هەمان شەوە پەکەکە لەم شوێنانە چیەکە یعنی ئێمە پەکەکە حەقی لە ئیمڕاڵیە و لە تورکیایە و لە باکووری کوردستانە هەمومان دەزانین بەڵام پەکەکە بۆ ناو شارەکان بە هەڵە دەزانی بەڕێزی کەلار و ئەمە چی دەکات هاتیان بۆ ناو شارەکان هەڵەیە من ئەو حکومە نادەم خۆیان دەبێ بزافێکی نیشتیمانین یان نەتەوەیین یا سیاسین یا سەربازین دەبێ ئەو یەک لای بکەنەوە پەیوەندی بە سیاسەتی پێکەکەوەیە منوەکو باحسێک لێرە تەقیم دەکەم بۆ شتەکان بەڵام بێمە سەر مەسەلەی تورکیا پێشوی بێمە سەر تورکیا بێمە سەر هەرێمی کوردستان شکاکە ژووتی حکومەت هەرێم کەم تەرخەمە حکومەت هەرێم جانبێکە لە مواقعەیە ئێمە بمانوێ نەمانەوێ هەرێمی کوردستان يعني او توانا و طاقه سربازي جغرافي جيوبوليتيكي سياسي دستوري نيو دولتيه نيه ببراود بتركيا وببراود بايران ام ازموني لهريمي كردستان دروز بو بشر وتفن وراسته لا شورش ايلول ولا شستكان ولا حزب هوا ولا السيكوتاي سيكان بزافي سياسي وخبات يقل دوايك هب وسط صال لقل حكمه يقل دوايا كان ناوچكا كرد داوي ما في خوي كرد بستدان هزار خان رجراوه بەڵام ئەم ئەزمونەی کە بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 1990 دروست بۆ بە دیبلۆماسیەت بەدەست هاتووە لە سەرپێچێکی مێژوویە بەرەنجامی گۆڕانکاریەکی جیهانی بەدەست هاتووە بەرەنجامی گۆڕانکاریەکی هەرێمایەتی بەدەست هاتووە نیە کاتە تۆ ئەبێ بێی لێرە بە دیبلۆماسیەتیش ئەم ئەزمونە بپارێزی لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ دەوروبەرە چکە بمانەوێ نەمانەوێ ئێمە بە بەراورد بە ئێران و بە تورکیا وەکو ئەوان چەکی ئەتۆمیان هەبێ ئەمە بە چەقوەیەکەوە پەلاماریان بین ئەمە ناکرێ ینی
ئەمە حاڵتێک هەرێمی کوردستان لەوێدا کەم تەرخەمە دوای 30 ساڵ دەستور نییە لە هەرێمی کوردستان کاکە فەرمووی هێزێکی پێشمەرگەی یەگرتوون یا ئابوووریکی سەقامگیری هەمە چەشنەوەی لە ئەخیرە و قسانەی کە ئێستا خۆشیان دەکەن هەرێم ناتوانێت ئیدانەش ئەمە بەنسبەت جانبی هەرێمی کوردستانەوە چەند جارێکی دانەکرا لە سەرلەمانەوە بۆ هاوڵاتی مەدەنی ئێستا بڵ لەو ڕۆژانەدا بوون خۆی سارەقەیەکە نووسمتەنەمی دانیان واقع بەڵام ئەوە ناتوانەوەش بکەن ئەوە دەکەم بەڵام ئەمە یەکەم جانبی دووەم عێراق ینی دەوڵەتێکە سیادەی لە دەستداوە بە عەربی دەوڵەت هەشەوە نییە دەوڵەتێکی فشۆڵە عێراق ئەمە ئاو هەیە جانبی سێهەم تورکیاە تورکیا چی لە منتیقەیەوە ئەمە وەڵام پرسیارەکە جنابتە هەموو کاتێ تورکیا بە دوای سێ مەلەفایە لە عێراق بەگشتی مەلەفی یەکەمیان مەلەفی ئاوە کە ئێستا 40 لە سەتی ڕووباری دیجلە و 50 لە سەتی ڕووباری فڕات کە بەناو خاکی کوردستانە لە باکوورەوە لە قوڕنیان بەناو خاکی تورکیا لە قوڵێن تورکیا گردێتەوە لە عێراق 39 لە سەتی هۆڕەکان و بیابانەکانی عێراق وشک بوون عێراق بەرەوە ئەچێ لە ساڵی 2040 شۆڵی بکات یعنی ئاو نەمێنێ ئاوەدانی وتراوەتر عێراق شۆڵەکە بە خەڵک بۆ چۆچەوە نییە ئێستا وەکو وتم لە سەرەتای بەرنامەکە لە بەرەنجامی ئەو سیاسەتەوە کە تورکیا ئاوی گردۆتەوە ئێستا لەم شارەیە هێشتا پرۆژە تەواو نەبووە پرۆژەی سەکەنی عیمارە پرۆژەی نیشتەجێبوون هێشتا تەواو نەبووە بەڕە پرسیارکە لە سەرمایه‌دارەکان و پرۆژەکان نیشتەجێبوون 90 لە سەتی برا عەرەبەکان کڕیویانە باخەکردن شتەکردن لەم شارات پرۆژەیان هەیە لە هەموو کافێکانە عەرەبی نەزانین چێشخانەکانە ئیشت ناڕوە ئەمە دراوشتەی ئەم سیاسەتەیە تا ڕادی یعنی بی کۆچکردن دەستی پێکردو بەهۆی وشکە ساڵی و بەهۆی گەرما و کوڵانی زەوی و کەمبوونەوەی ئاو کە تورکیا ئاوی گردو یا ئێران ئاوی گردوتەوە ئەمە انعکاساتێکێتی ئەمە لەفی ئاوی ئەوێ تورکیا لە عێراقا کە وەکو فشار بەکارێنە بەرامبەر بە نەوت و غات دووهەم مەلەفی ئەمنیە کە پەیوەستە بە مەلەفی پەکەکەوە زۆرمان باس کرد دەیەوێ ئەم جارەکە ئەردۆغان بەڕێوێ بێ بۆ عێراق دەیەوێ وەکو چۆن عێراق مجاهیدینی خەڵقی تەسلیم بە ئێران کردەوە دەیەوێ عێراق ئەوەی بۆ بکە بەڵام عێراق پۆلیسی تورکیا نییە پۆلیسی ئێران بێ ڕەنگەوە نییە ئەمە بۆ تورکیا ناکات ینی پەکەکە بۆ تورکیا چەک ناکات لەبەر ئەوە و خاڵێکی تر زۆر گرنگە لێرەیە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕاوردەوە خۆی نزیکەی 15 ساڵە تورکیا خەریکی درۆنسازی و بایرۆکتار و سنعاتی سەربازی گەورەی ئاسمانیە بەڵام لە ماوەی ئەم 2 ساڵەیە گەشەسەندنیکی ئێجگار بەرچاو لە سنعاتی ئاسمانی تورکیا ڕووی داوە سنعاتی ینی لە هەواڵگری ئەلکترۆنی و هەواڵگری بە دیدە دنیایەکەی ڕووی داوە لەسەر ئازی تورکیا تورکیا درۆن بە پۆڵەندا ئافرۆشێ تورکیا درۆن بە ئوکرانی ئافرۆشێ تورکیا درۆن بە وڵاتانی بە ئەوروپا ئافرۆشێ تورکیا درۆن بە سعودی ئەفرۆشێ بە ئیماراتی وا خەریکە گفتوگۆکەن دەفرۆشێ بەڵام تورکیا دەیەوێ ئەرزی ئەم درۆنە پێشکەوتوانە بکە لەسەر جەستە و خاشی کوردستان ئەمە تاقیب بکاتەوە چونکە بۆ دەوێت پێویستی بۆیە درۆن بفرۆشێ چونکە ئێستا ئابووری تورکیایان دراوی تورکیا من چەند جای لە تەلەڤیزیۆن وتومە 2010 دەچوونە تورکیا 100 دۆلارمان دەدا 100 دیرەمان وەرگرت ئێستا 2800 دیرە بە 100 دۆلارە ئابووریەکەی تەواو داتەپیوە تورکیا دەوێت درۆن بفرۆشێ پێویستی بەوەی عەرزێکی ئەم درۆنانەش بکات و بازار بۆ درۆن هەیە دوای دێمە خزمەت سەر نەوت و غازەکە کە بەشێکی ڕەنگە ئۆپەراسیۆنەکەش لێکەوتەی نەوت و غازش بێوەیە باش دێمە خزمەت کاکزە سەبارەت بە پەکەکە دەبێت چۆن ماوەڵە بکە لەگەڵ ئەم بارودۆخە هەرچەندە بڕێن لە ماوەی ڕابردوو هاوڵاتی سیڤیلی شەبوو کە بۆتە قوربانی گوندنشینەکان کشت و کاڵ زیانی مادی گیانی گوندنشینەکان بەڵام وەکو پەکەکەش ماوەڵەکەی لەسەر لەگەڵ بارودۆخێرێم لە شارەکان دەبێت چۆن بێت وڵی پەکەکەیش کاک حەکیم یعنی ئەبێ چاوی لەم ئەزبوو نەبێت ینی ئەوەتانێ بینی مەترسی دروست بۆ ئەم بۆ هەموو ناوچەکان بەڕاستی بەهۆی ئەوەیە کە بە بیانووی هەبوونی گەریلاکان یا چەکداری پەکەکە لەم ناوچانە ئەم درۆنانە ئەم با بڵێن بۆردمانە ئەکرێت ناو شارەکانە بەڕاستی ئەمە بە بیانووی ئەوە ینی بۆیە باشترە ینی ئەمانیش بیرێک لەوە بکەنەوە و ئەمجار وەکو کاک دکتۆریش فەرمووی ینی ئێستا ئەمان لە چاو تورکیا کە حەلفی ناتۆیە و ئەو هێزە گەورەی هەیە و ئێستاش مەفهومی شەڕ گۆڕاوە ئێستا ئەمان بیانوێ بە کلاشکۆفێک و یعنی بتوانین تۆ لەگەڵ تورکیا ئەوکەیەوە بۆ ناکرێت لەبەرەوەی باشترە بە خەباتێکی مەدەنیانە و ئەمجار وا باشترە مەسەلە لەگەڵ حتاوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ینی لایەنە سیاسەکانیش لەگەڵ سەرکردایەتی ئەم لایەنە گفتوگۆ بکرێت و بتوان ئەمان بەم شێوەیە ئەم جموجوڵانیان کە هەیە و ئێستاکە مەسەلە
ئەم تەوقیتە لە ساڵحی ئەوان نییە و ئێستا وەکو پێشتر وتم مەفهومی شەڕ گۆڕاوە یعنی ئەمان بێت خەباتێکی مەدەنی بکەن یا جارێ وەختی نییە ئەوەی کە ئەوانەکەن باشترە لەوەی کە ئێستا بینی و ئێستا ئەمە چێ تورکیا لەوە درۆنێکە نێرێ لە پێنجەن قەسفەکە نێرە لە ئیدارەی گەرمیانە نێرێ بۆ ئەخژەلەرە نێرێ بۆیە یعنی نا مثلا ئەوە کاکە وەکو زەرری گیانی پێ بگا وەکو کاکتۆریش بشارەتی پێدا ڕەنگە و ئامێری خۆشی تاقی بکاتەوە لە بزانێت تا چەند ئەتوانێت هەدەفەکە بپێکێ لە ڕووی کوالێتیەوە بۆ ئەوەی کە چۆنەڵی تەجروبێکی لەسەر وەگرێ بۆیە ینی باشترە ئەمانیشەوە لە بەرچاو بگرن یعنی ئەمە چەند جارێکشەوەمان باس کردەوە کاتی خۆشی کە هەتا یەکێک لەو لە خاڵەکانمانەوەیە کە ئێمە وەکو لیژنە کە ئەو سێ لیژنەیەدا بەش بووین پێشنیارمان کرد کە وا بکرێت ئەم هێزە کە مەسەلە هێزی پەکەکەیەوە چەکداری پەکەکەیە بتوانن ئێستاکە ینی بۆ ماوەیەک بێچەک بن بۆ ماوەیەک مەسەلە بۆی ئەم بیانووی کە تورکیا کردوێتە بیان و ئەم هێزانی کردوتە بیان و با بزانی ئەمە نەبێ بزانین هەر بەردەوامە بێت بۆیە هەر باشترە ینی تەجروبەیەک وەربگیرێت ئایا فەکەکە جموجۆڵی نەبێت چەند ئێستا جموجۆڵەکانی پەکەکە زۆر کەم بۆ تۆ لە چاو جارانە و ئەو جموجۆڵە کەمەش نەمێنێت بزانین ئایا تورکیا هەر بردومانەکە ئایا تورکیا هەر هێرشی زەمینی بە داگیرکردنی ناوچەکان داربڕین بەداخەوە یعنی ئێمە کە گوێمان گر لە بەڕێوەبەری ناحیە لە ئەنجومەنی گوندەکان ئەوان دێن هەنگە بڕن هەنگەکانیانە بن مەڕەکانیانە بن یعنی کەسێکە لە سڤیلە خەریک سەرقاڵی کشت و کاڵی و ئاژەڵداریە چ گوناحێکی هەیە کە دەی شوانەکە خۆی بدێتەوە وەڵێ وەڵام مەڕەکانم کامارێکە و پێشتە پەرلەمانتەری باسی لەوەکو لە ستاسی پارێزگای دۆک کۆنتترۆل کرابێ داگیرکراوێت لە سوپای تورکیا لەو ناوچانە بە هەموو ناوچەکان مەوەسە بەڵێ کاک حەکیم وکو پێشتریش من باسم کرد ئێمە کە چوینە ئەوێ لەو کاتێ ئێمە ڕۆشتین 124 گوند چۆڵ بوو ینی ناوچێکی فراوانە باش بەزۆکو پاسەوانی سنوور ناتوانرێت ئەم گرژیانەکەم کاتەوە هەم بینی پەکەکە و تورکیا هەم ئەوش کە ئەم هێرشانەش کەم بکرێنەوە پاسەوانی سنوور ئەوەی کە سەر بە عێراق و کوردن لەو ناوچانە زە لەم سنوورە بێ لەو دی و بێت ئێمە لەوێ سەردانی بارگای پاسەوانی سنووریشمان کرد لە گەڵەوانیش دانیشتین کۆبوونەوەیەکمان کرد ئەوانیش ڕەنگە عین ناوچەکە ئەوەندە چڕە بۆ ئەوان کۆنتترۆل نەکرێت ئەوان بارگەکانیان دیارە بەسەلۆگو پاسەوانی سنوور بارگایە هەیە بەڵام ئەمەی کە باس ینی تورکیا کات بە دوای مەفارزی پەکەکە ئاگەڕێەوە ئەمانیش با بڵێن شەڕی پاتیزانیەکەنەوە نییە بە شێوەیەکی هجومی خەلفی و ئەمامیان هەبێ ئەمە شەڕێکی پاتیزانیەکەن بە مەفرەزەکانیان بڵێن مەفرەزەی 3 کەسی و 5 کەسی و 7 کەسی و ئەوانە لەو ناوچەیە دەرەکەونەوەی کە معلوماتمان بوو لەسەر لەو خەڵکەیە کە ئەوان چۆنە بینرێن و ژمارەیان چەنە و بارگای دیاریکراویشیان نییە بەڵام هەیەە بارگاکانیان دیاری نییە چەنە بەڵام ئەوەی کە بینیمان ینی بارگایکی زۆر گەورەوە لە شوێنێکی زۆر استراتیژی وتی ئەوە بارگای تورکیایە کە هاتوۆ دێرە و ئەم ناوچە هەمووی زۆر چاودێری خۆیەوە لەو ناوچەیەش ینی وەکو چۆن تێکەڵەیەکەیە هەم ئەمە بارگای تورکیایە و هەم ناوچەکەش هەر هەمووی مافارزی پەکەکەی لێیە و ئەم جا هەندێکیان قاچاقیەکەن لەو ناوچەیە لەگەڵ ئێران لەگەڵ ناوچەکانی ترا تا ئێمە پێیان وتیانە گەریەوە بمێنەوە با دوای بانگی مەغریبەتان بین لەوێ پێتان ئەڵێن کە ببینی چۆن قاچاقیەکرێت کێ قاچاقی دەکات بڵێن پەکەکە لەگەڵ ئێرانێکا لەگەڵ ئەوانایکە ینی قاچاقی ئاژەڵداری قاچاقی شتی تر یعنی ئەمە بەڕاستی حەق نییە ئەوان کە ئێستا وابینم لەم زروفا لەم کاتا خۆی ئێمە کە لەگەڵ هاوپەیمانانیش دانیشتوین ئەمە ئەم قسانەمان کردووە بە تایبەتی لەگەڵ نوێنەرە ئەمریکی و بەریتانیەکە من خۆم پرسیارم لە ئەوەی متۆرجمەکە کردو پێم و دۆتمە پێ بڵێ دیارەوان گڵۆپی سەوزیان هەڵکردەوە بۆ تورکیانە تورکیا چۆن نتوانێت بەم شێوەیە بە ڕۆژی ڕووناک لە شارەکانی هەرێمی کوردستان خەڵک شەهید دەکرێت خەڵکی سڤیل شەهید دەبێت ئەم ناوچانە داگیرەکرێت دەغڵودانی خەڵک ئەسووتێنرێت یعنی ئەمریکا خۆی وەکو کاک دکتۆر ئاگای لێ چۆن ئاگەی لێ نییە وەڵامەکەی چی بوو لە وەڵام داوتی ئەوانە تیرۆریستن وای وەڵامی داوە هەتا مامۆستا بەکڕڵدنی زۆری پێ ناخۆش بۆ قسەیە وتیەوە لای تۆ تیرۆریستە لای حکوومەتەکەی تۆ وەڵام لای من شۆڕژگەڕە دوایش پێی خۆش نەبوو ینی ئەو قسانێکی ئێمە کردمان بەرامبەریان
دیار بوو ئەوانیش قسەکان ئەوەیە ینی دەربڕینی ئەوان وابوو دیار و ینی چۆنەڵێ گڵۆپی سەوز بۆ تورکیا هەڵکراوە ینی ئەوان چیان بێن ئەوەی بەیەمەوەی بەداخەوە ینی وتی ئەوانە لەناو بازمی تیرۆران کە مامۆستاش بەو شێوەیە وەڵامی داوا پێی ناخۆش بوو هەتاوتی من نیم ئەوە حکوومەتەکەی منە ئەوانی خۆتەوەتی من شەزانم حکوومەتەکەی تۆوانی خۆتە بازنی تیرۆرە بەڵام وەلای من تیرۆر نین بۆیە بەڕاستی کاک حەکیم ینی ئەمەی کە ئێستا هەیە لەم هەرێمی کوردستانە مەترسی گەورە هەیە لە ناوچەکە بەسەر پێش لێرە داخستنی فڕۆکەخانەی سلێمانی شەبوو بە پاساوی ئەوەی کە کێشە هەیە ئەمەش هیچ پەیوەندی بۆ مۆزوع یاخۆت زادانێکی ئەم ناوچەی دەبینی داخستنی فڕۆکەخانە کە ئێستش تقریبەنەوە تا مانگی تا سەر ساڵی داهاتوو درێژ کراوەتەوە ڕەنگیشە ینی نازانم چۆنە نازانی ینی ئەوەی کە بە تایبەتی ئێستا هێرشەکان زیاتر ڕووی کرێتە ئەم ناوچەیە ینی جاران لە سنوورەکان بوو با بڵێن لە قەزا و نەحەکانی سنوورەکان وەڵام ئێستا هاتوۆتە سەنتەری پارێزگاکان هاتوۆتە ناو مەتارەکان کە خەڵک ڕۆژانە هاتوچۆکە خەڵکی زڤیلی لێیە ئایا ئەمەی کە ئێستا کە ڕووەدا بەم چڕیە ینی کاک دکتۆر باسی کرد کە ئەوەندەیەوە مانگی ئەوەندەی شەکا و بەم فراوانیە بەڕاستی ینی ئەمە ئێستا مەترسیە ئایا ئەمە بۆ ڕازیکردنی تورکایە ینی خۆڕازیکردنە لە تورکیا بەڕاستی من شکارە ساتە گەشتی وادێ لەبەرەوەی ئەگەر بۆی کە خۆت ڕازیکەی لە تورکیا و تورکیا بۆی مەتارت بۆ بکاتەوەوانە ئەمەشە کاری بەوە ڕازی نابێ دیارە داواکاری زیاتری داواکاری ڕەنگە زیاتری بێ خۆ ئەمە ئەگەر وابێت ئەمە کارەساتە بەڕاستی ناکرێت ینی بەڕاستی ئەخە ئەمە قسە بکرێت لەسەر و بابەتە ئەمە شتێکی ترە درۆن کە لە مەتاری سلێمانی دراوە ئەکرێت ینی بە شێوەیەکی تر مامەڵە بکرێت لەسەر و بابەتە نەکو بەم شێوەیە لەسەر حسابی خەڵکی سڤیل شتی تر سوپاس دەکەم کاکتۆر باسی نەوتۆغازت کرد زگەرەوەی کە بڵێن تورکیا لە ڕووی ئەمنیەوە هەیمەنەی زیاد بکرێسە لە دۆک بڵێن زیاتر ئۆپەراسیۆنەکە سەرباز بڵێن زەمینیە وشکانیە بەس لێرە ئاسمانیە بۆ نەوتۆغازەکە چۆنە خواستەکەی چەند ئێستا نەوتەکە ڕاگیرا بەس بۆ غازەکە خواستی تورکیا هەردووشی پەیوەندی بە چەمکی جیۆپۆلیتیکەوە هەیە نەوت و غاز چەند پەیوەندی بە بازارەوە هەیە بازار مەبەستم جیهانگیریە مەبەستم ئابووری لیبراڵە مەبەستم ئەو واقعەیە کە هەیە تۆ لە بازارڕ سنوور نییە سنوور مەبەستم ئەو هێڵە جوگرافیە نییە یعنی تۆ نەوتی خۆتە فرۆشی غازی خۆتە فرۆشی و دۆلاری خۆتە خەیتە گیرفانە تر کۆمپانیای نێودەوڵەتی و فرڕەگەز پێت ناڵێت تۆ شیعەی سوننەی پەکەکەی کوردی تورکی جانبازی هەرچێکی ئەو نەوت و غازی ئەوێ و بازارڕێتر ئەو بازارڕەوەی کە ئەوەیە بەڵام پرسی دووامیان زۆر گرنگترا بەڕاستی ینی مەلەفی ئەمنیتی ئەکەوێ لە پەیوەند بە نەوت و غاز و پرسی جیۆپۆلیتیکە کە ئێمە ئەم بابەت دیراسەیە بۆ جناب لای ئێمە بڵاو کراوەتەوە بۆ کاکەش هەمە دواتر ڕەنگە لە سیارەکە خەمە خزمەتان ئەمڕۆ ئەم بابەتە لەسەر جیۆپۆلیتیکی گازی سروشتی هەرێمی کوردستان ئێمە بڵاومان کردوتەوە لە پەیمانگای مێدیتریانە بۆ پوختەکەی چییە؟ پوختەکەی ئەوەیە پێش ئەوەی بێمە سەر ئەو پوختەیە کەمتر پەیوەندی بەم دیراسەوە هەیە بە ئەمێ لەم بەرنامەیە ئەمەیەک لای بکەینەوە ئەم کشانەی پەکێکە بۆ ئەم ناوچەیە بەم دوایەوە هاتنی ئەم درۆنانە بە دوایە لە پەیوەند بە نەوت و غازەوە چیتیایە مەسەلەن بۆچی مەسەلەنەوە دەوری 6-7-9 مانگا بینی زیاتر پەکەکە لەم منتیقەیە فعلن پەکەکاتەوە بۆ منتیقی بۆچی هاتووە بۆ منتیقەیە و بۆچی درۆنی تورکیا بە دوایە ئەم شتانەی ثیف کردوت یعنی چڕ کردوتەوە هێرشانە دوو ئەگەری زۆر بەهێزەیە کاک حەکیم ئەگەریان ئەوەیە کە پەکەکە توانای شەڕی نەماوەکو مامۆستا باسی کرد توانای شەڕی نەماوە لە بەرامبەر ئەم درۆن و ئەم پێشکەوتنە درۆنیانەی کە باسم کرد لە ماوەی ئەم 2 ساڵەیە تورکیا بەخۆیەوە بینوێتی سەرکردە و کادرەکانی خۆی و گەریلاکانی خۆی بڵاوکە بەرەو ناوچەکانی دیکە تورکیاش لە ڕێگەی ئەم منتیقی سلێمانیەوە کە بۆم باس کردی پێشووتر منتیقەیەکی بێ حاکمە تا ڕاتێکی زۆر یعنی ئەگەر کەلیمەکە گونجاو بێت یعنی زۆنێکە زۆنێکی فەوزایە ینی فەوزا بە مانا سلبیەکەی تێگەی ئەم فەوزایە کە تۆ فەوزایە ینی بۆشایی سیاسی هەیە ینی بۆشایی ئەمنی هەیە وانە تر لە بۆشایی سیاسی و ئەمنیە تر تۆ بۆچێ بەرپرسێکی ئەمنی دەبێت سەر بە تورکیا بێ هەبێ سەر بە ئێران بێ بێسەر بە پارتی بێ بەسەر بە عێراق بێ ئیتر ئەم دۆخەیتی ئەکەوێ ئەنی ئەکیید تورکیا پەیوەندی بەم ناوچەیەوە هەیە و خەڵکی لەم ناوچەیە هەیە و بە تەکنیکی نوێی خۆی
ئەم ئیشاناکە ئەمە لە خۆڕان ناکرێت بەڵام وەکو لە سەرەتاشەوە باسم کرد سەیرەکە ئەوەیە کۆمەلگای کوردیشتا ڕانەچڵەکیوە لەسەر ئەوەی کە کەوتۆتە ناو لێشاوی چەند هێرشێکی هەمەلایەنەی ئێرانی تورکی عێراقی عەرەبیەوە لەمە ڕانەچڵەکیوە پرۆژەیەک نییە ئەم خەڵکە ڕابچڵەکێنێ ئەمە ئەگەری یەکەمیان بوو کە بۆم باس کردی ئەشێ ئەوە بێ ئەگەری دووهەمیان پەیوەندی بەوە هەیە ینی ئەگەری یەکەمیان تەواو بێ پەکەکە گەریلا و کادرەکانی خۆی بەرەو خوارەوە پەلکێشکا بۆی لە قەندیل بە درۆنی تورکی نەکوژێن ئەم ئەگەریان بە تەئکید ئێران ئاگدار فەکەکە باشکرا و دیارە بازارسازیێکیان لەگەڵ ئێرانایە داندش بە ناسەکتەریانەیە ئیتر شتی ترەکەن ینی پەیوەندیان هەیە لەمە ئێران ئاگدارە ئێران لەو دەوڵەتانەیە کە دەوڵەتی قوڵ لە ئێرانە 1000 ساڵە ئاگای لێ نەک لە سنوورەکانی چڕوودا لە ئێمن لە مەغریب پاشای ئەنداناوە 1000 ساڵ پێشێستا لە سەردەمی حەسەن سەباحە ساگای لێ نیە لە سنووریبانە و مەریوانات چێڕوودا بە ئەکید ئاگای لێ ئەگەری دووهەمیان ئەوەیە کە بە تایبەتی تورکیا لەم منتیقەیە شەریکەی ینی غازی سروشتیە ناوی شەریکەکان نێنین لەم غازی سروشتیە ڕاستە ئیمارات دەورێکی سەرکیە بەڵام شەریکە لاوەکیەکان بەشی هەر زۆری شەریکەی تورکین لە منتیقەیە چەند مۆڵ هەیە بەس لە سلێمانیا مۆڵی تورکین من ناو نابم پرۆژەی تورکین بازاری تورکین خۆشە مەسەرەن داگیرکاری ئەرۆ نیە بە دەبابەوە بێ بە سەدان کۆمپانیا لە مەجای وزا لە منتیقەی ئیشەکەن هەر کۆمپانیا ڕێسەکان نییە پێت ئۆیل و گەنەڵی نێرجی و ئەوانە لەم منتیقەیە ئەمەی هەیە ئەم زۆنەش زۆنی ئێرانە خۆتەزانی ینی زۆنی ئێرانە ئەمە نەوعێکە لەو دەست درێژیانەی کە تورکیا ئەیکا وەکو وەڵامێکە بۆ ئێران ئەم احتمالە چکۆ ئێران دەست وەرەدا لە عێراق لە منتیقەیە لە غازی سروشتی لە تەمووزا 2 مانگ پێش ئێستا ئێران غازی سروشتی عێراقی خستەژە ڕکێفی خۆیەوە ساڵانە عێراق بای 4 ملیار دلار غازی سروشتی لە ئێرانە کڕێ بە گرانتر لە نرخی بازار عێراق لەم مانگەیە پێویستی بە 34 بۆ 35 هزار مێگاوات کارەبا بووە خۆی 20 هزار مێگاوات کارەبا بەرهەمێنێ هەموو لە ئێرانەوە ئاوردە ئەکات ئەمە ئێران عێراقی بە تەواوەتی لە ڕووی وزە وابەستەی خۆی کردووە تورکیا شەیەکێکە لە وڵاتانی تینووە بە وزە ساڵانە هەموو ساڵێک لە 46 ملیارەوە بۆ 6 ملیار دلار غازی سروشتیە کڕێ وڵاتان ئێستا لە بندەستیا غازی سروشتی نەوت هەیە بۆڕێکی 480 کیلۆمەتری هەرێمی کوردستان کە بۆڕێنەوت بووە عێراق و ئێران پەکیان خستووە لە ڕێگەی دادگای باڵای فیدراڵیەوە تورکیا چۆن موقفی نابێم لە شوباتی 2022 ئەمایان گرنگترە بێڵن سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی سەردانی تورکیای کرد لە دوایەوە هەرێمی کوردستان ڕایگەیان بۆڕێکی 112 میلی غازی سروشتی لە هەرێمی کوردستانەوە بۆ تورکیا بن ئێران چۆن ێڵێم زۆنە بکەوێتە سنووری تورکیا لە ڕێی غازی سروشتیەوە بۆیە تورکیا وەکو وەڵامێک دێ بۆێرە خاڵی سێهەم و ئاخیریان بێت بە کورتی و بە پوختی ئەردۆگان لەم ڕۆژانەیە لەم شەوانەیە نازانم لەم هەفتانێ سەردانی عێراق بکات ئەم هەموو هێرشە ئەنجامەدات بۆی بە قوتێکەوە بەرامبەر بە عێراق بۆسێتەوە بە قوت و بەرامبەر بە عێراقان چکە عێراق لەم ماوەیە خۆتدان دەوڵەتێکی فشۆڵە هەندێک پارەی باشی دەستکەوتووە نرخینەوت بەرزە زۆر منەتی بە تورکیانی و جوابی تورکیا بە باشی نایەتەوە ئەردۆگانەوە لە ڕێگەی ئەمەوە بە مووقفەوە لەسەر کورسی لەگەڵ عێراقیەکان دابنیشە سەبارەت بە گونشینەکان ئێستا ئەم ڕۆژ کە بۆردمان کرابوو لە سنووری سەیرانگای گۆڵێ لە قەزای پێنجوێن لە ناوچێکی کشتتوکاڵی بوو لە قەندیل بە هەمان شێوە بڵێن لەوێ مەردار و ئاژەڵدار و ئەوانە لە سنووری پارێزگای دۆک بە هەمان شێوە زیانێکی زۆری بۆ خەڵکانە گەیاندووە گونشین جگە لەوەی کە شەیدیشە بۆ بڵێنەوەی هاوڵاتی بووی بەڵێ ئەوەی کەمە بینیمان بەداخەوە ینی ئەو خەڵکە تەبعاً گونشین ئیشی چییە ئاژەڵداریە کشتتوکاڵە سەرخاڵی ئەوانەیە کە ئەوانەی لێزەوتەکەی لە ژێر قەسف و لە ژێر هەڕەشا چی لێ دێ ئاوارە یعنی زۆربەی ئەو گوندانی کە باسەکەین ئێمە کە ڕۆشتی نەوێ زۆربیان ئاوارە بوون ڕۆشتونە ناو شار ینی لێش بوونە کرێکی فەقیرانە ئەمە بڵێ بە دڵنیایە ینی ئەمانە زەرمەندی گەورن ئەوەی کە ئێمە بینیامە هیچ قەرەبێکیش نییە بۆ هاوڵاتێک گوندنشینانە کە مەڕووماڵاتیان زیانی بەرکەوێت زەوی کشتتوکاڵیەکانیان گوندەکانیان چۆڵ بێت هەر ئەوەیە نووسێت قەرەبوو ئەکرێنەوە بەڵام هیچ دیار نییە جێبەجێ ناکرێت بەڕاستی ینی ئەمەیشە بەداخەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی یەکێتی و پارتی کە ئەوان ئێستا کە خاوەن هێزن ئەوان هێزیان هەیە بۆیە ینی بەڕاستی ئەمە بۆکو کاکتۆری شارەتی بێدا هێزێکی یەکگردوو نیشتیمانی هەبووە ئێستا مەگەر هێزێکمانە بواە ئەمەتوانی چاودێری ناوچەکە بکرێ مەسەلا ڕاستە ینی قوتی ئێمە لە بەرامبەر دەوڵەتی تورکیا
هیچ نییە توانین بڵێن هیچ نییە بەڵام بۆ ئەوەی کە تۆ بتوانیت هاوڵاتەکەی خۆت بپارێزی بتانی مەسەلە لەو ناوچانەی کە قەسفەکرێ ئەوە ئەکرێت یعنی بارگای باشتر لەو ناوچەیە دابنرێەوە بتوانانی ئەو خەڵکەیە کە لە ژێر قەسف و لە ژێر هەڕەشەی دەوڵەتی تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانایە بتانی ئەمانە هیچ نەبێ یعنی وا بکەی لەگەڵیان نابێت بەڵام بەداخەوەی کە ئێمە بینیمان لەو ناوچە ئەمە مەترسی گەورەیە و ئەن مەترسی گەورە ڕووی لەم هەرێمە کردووە ئەو هەموو عەرەبەی کە هاتوۆتە ئەم ناوچەیە 950,000 مڵکیان کڕیوە 1 ملیۆن هاوڵاتی عەرەب لەم ناوچەیە ژی لەم هەرێمی کوردستانە یعنی هەچی شوێنی باش و شوێنی چاکە هەموو ئەوان ئەیکڕنەوە ئەوان پارەیان پێیە ئەمە بەڕاستی حەقە ئەم حکوومەتە یعنی بیرێک بکاتەوە ئەمە شتێکی خەتەرەوە ئەگەر بەم شێوەیە بڕوە ئێمە لەناو ئەوانە ئەتوێنەوە ئەوان لە ناو ئێمە ناتوێنەوە لەبەرەوەی کوردێک لێرە هەر بەبێ بە عەرەبی قسە بکە چێتە بەغداش هەر بێ بە عەرەبی قسە بکە ئەمە سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان کاک ڕزگار محەممەد ئەندامی پێشووی لیژنەی پێشمەرگە و پەرلەمانتاری پێشوو سپاس دەکەم هەروە دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی یونیڤەرسیتی مێدیتریانە بۆ توێژنەرێنان سپاسی جەنابشی دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ